براکەم ئەگەر چی وە زیندانەجێت ئەگەر چی وەها کوت و زنجیرە پێت کە تۆ دڵنیای خوایە پێشت و پەنات وەهاش دڵنیا بە زیندورە لێت وەهاش دڵنیا بە زیندورە لێت براکەم دەبینی ئەوای مەندووە لە ڕێگا کە ساس و کوڵۆڵ کەوتووە دەسا دڵنیا بە ئەوەی بێچەکە هەتانەی ببوونی نییە و مردووە هەتانەی ببوونی نییە و مردووە براکەم ئەگەر چی وە زیندانەجێت ئەگەر چی وەها کوت و زنجیرە پێت کە تۆ دڵنیای خوایە پێشت و پەنات وەهاش دڵنیا بە زیندورە لێت وەهاش دڵنیا بە زیندورە لێت براکەم هەتاکەی دووری لا خەبات هەتاکەی سڵ و سڕت و ڕاڕایەڕات کە ئاوا دەبینی هاودینانی خۆت گشت مستەزعەف و ناڵەیان دێتە لات گشت مستەزعەف و ناڵەیان دێتە لات کەوا دڵنیا بە بەرەی ڕەنج و خوێن پاش ڕۆژی ئیسلامێر دەهێنێتە شوێن سەیرێکی پەیامی پەیغەمبەرەکە و فرعۆنە و نەمرودە و بزانە لەکوێن فرعۆنە و نەمرودە و بزانە لەکوێن کەروانی ئێمە هەروە بەڕێوەیە چونکاری جیهاد حوکمی خوای پێوەیە دەتۆش بۆ شەهیدی وەرە شاهیدی ئەوەی جوان مێراوە لە پێشاوەیە ئەوەی جوان مێراوە لە پێشاوەیە براکەم ئەگەر چی وە زیندانەجێت ئەگەر چی وەها کوت و زنجیرە پێت کە تۆ دڵنیای خوایە پێش و پەنات وەهاش دڵنیا بە زیندورە لێت وەهاش دڵنیا بە زیندورە لێت